جینۆسایدی ئەنفال لە نێوان دوو نەوەدا. ئەم بابەتە لەلایەن عەلی دەروێشەوە نووسراوە. تاوانی جینۆسایدی ئەنفال باسێکی قوڵ و ئازاربەخشە. هەرچی لەبارەوە بووترێ یان بنووسرێ هێشتا ناتوانرێت گوزەرواژە لە ئازار و نەهامەتیەکانی ئەو تاوانە ئازاربەخشە بکرێت. بێگومان تاوانەکە وا گەورەیە دژ بە مرۆڤ لە هەر گۆشەیەکی دنیا ڕووبدات لە پاش ڕوودانی کاریگەریەکی نەک لەسەر نەوەی یەکەم کە نەوەی ڕاستەوخۆ و بەرکەوتەی ڕووداوەکەیە، بەڵکو لەسەر نەوەکانی دواتریش دەبێت. ئەمەش وا دەکات ساڕێژبوونی برین و ئاسەوارەکانی تاوانی ئەنفالی سان و ئاسان نەبن و تەمەنێکی دوور و درێژیان هەبێت بۆ ماوەیەکی زیاتر لە کاریگەریەکانی بەردەوام بێت. باسی ئەنفال لە نێوان دوو نەوەدا باسێکی سادە نییە، بەڵکو باسێکی پڕ ئازار و گواسترەوەیە لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی دیکە. ڕاستەوخۆ گزارشتەکە لەوەیە چۆن ئەم تاوانە نەتەوەیە دژی کورد لە نەوەی یەکەمەوە کە نەوەی بەرکەوتەی ڕووداوەکەیە بۆ نەوەی دووەم بگوازرێتەوە. ڕاستە جیاوازی لە ڕوانین و تێگەیشتنی هەردوو نەوەکەدا بەرامبەر ئەنفال بەدی دەکرێت، بەڵام لە بنەڕەتدا هەردوو نەوەکە نەوەی گیرۆدەبوون بە ئازار و بەکارگێریەکانی ئەنفالەوە. نەوەی یەکەم ئەو نەوەیە پێکاتوە لە شایەتحاڵ و قوربانیەکانی ئەنفال کە ڕاستەوخۆ لە ناو جەرگەی ڕووداوەکاندا بوون و کۆمەڵکوژی ئازیزانیان بینیوە. ئەنفال تەنیا ڕووداوێک یان لاپەڕەیەکی مێژوویی نییە، بەڵکو ئازارێکی ویژدانی و جەستەیی و ڕۆحیە. لەبەر ئەوەی ئازاری ڕاستەوخۆی ئەنفال کیمیاباران و زیندانەکانی نەوگەرسەلمان و بیابانەکانی باشووریان چەشتووە. کاریگەری ئەنفال لەسەر نەوەی یەکەم لە چەند خاڵێک خۆی دەبینێتەوە کە ئەمانن: چاوەڕوانی درێژ و بێکۆتە. بە شێوەیەکی گشتی نەوەی یەکەم بە تایبەت ئەوانەی دایک یان باوکن هەمیشە لە چاوەڕوانی گەڕانەوەی ئازیزێکیان و دۆزینەوەی ئێسک و پرووسکەکانیاندان. پەیوەندی ژیان و خاک. بۆ نەوەی یەکەم ئەنفال واتە داگیرکردنی خاک و وێرانکردنی گوند و تاڵانکردنی مەڕووماڵات و شێواندنی کەلتور و تێکدانی ئەو ژیانە سادەی کە پێشتر هەیان بووە. جۆری ئازار لەبەر ئەوەی نەوەی یەکەم بەرکەوتەی ڕاستەوخۆی تاوانەکەیە و کەسانی پلەیەکیان لەدەستداوە هەڵگری ئازاری فیزیکی و خەمۆکین. گێڕانەوەی نەوەی یەکەم نەوەی شایەتحاڵ و گێڕانەوەی زارەکی ڕاستەوخۆی ڕووداوەکەن. داواکاری نەوەی یەکەم بریتیە لە گەڕانەوەی ڕووفات و قەرەبووکردنەوەی مادی و مەعنەوی زیانە لێکەوتووەکان. نەوەی یەکەم پێکاتوە لە شایەتحاڵ و قوربانیەکانی ئەنفال کە ڕاستەوخۆ لە ناو جەرگەی ڕووداوەکاندا بوون و کۆمەڵکوژی ئازیزانیان بینیوە. بۆ ئەمانە ئەنفال تەنیا ڕووداوێک یان لاپەڕەیەکی مێژوویی نییە، بەڵکو ئازارێکی ویژدانی و جەستەیی و ڕۆحیە. نەوەی دووەم. ئەم نەوەیە لە دوای تاوانەکە هاتوونەتە دنیاوە، بەڵام لە ژێر سێبەری ئازارەکانی ئەنفالدا گەورە بوون. هەرچەند خۆیان ڕووداوەکەیان نەبینیوە، بەڵام خەمۆکی و چیرۆکە تاڵەکانی ناو خێزانەکانیان کاریگەری قوڵی دەرونیان لەسەر داناون. ئەمانش هاوشێوەی نەوەی یەکەم بە چەند خاڵێک پەیوەستن بە ڕووداوەکەوە. ئەرکی مێژووی. ئەم نەوەی لە ڕووی مێژووییەوە ئەنفال وەکو بەشێکی سەرەکی لە ناسنامەی نەتەوەی دەبینن. ئەرکی ئەمانە چیرۆکەکان بە جیهان بناسنێن و ڕێگری لە دووبارەبوونەوەی ڕووداوی هاوشێوە بکەن. گەڕان بە دوای دادپەروەریدا. نەوەی نوێ زیاتر بە دوای مانای یاسایی و نێودەوڵەتیەکانی جۆنۆسایددا دەگەڕێت. دەیەوێت ئەم دۆسیە لە ئاستی جیهانیدا کاری لەسەر بکرێت. تڕۆما و خەمی دەرونی گواستراوە. لە ڕووی دەرونیەوە ئەم نەوەیە هەڵگری خەمێکی بۆ ماوەیی بەجێماوە لە نەوەی یەکەمەوە. گێڕانەوە. بەراورد لەگەڵ نەوەی یەکەم، گێڕانەوەی ئەم نەوەیە لە ڕێگای بەکارهێنانی میدیا، هونەر، توێژینەوەی زانستی، فیلم، سینەما و دیکۆماتاریەوە دەبێت. داواکاری. هاوشێوەی نەوەی یەکەم داواکاری نەوەی دووەمیش بریتیە لە پاراستنی یاداوەری و دادگاییکردنی ئەنجامدرانی تاوانەکە و ناساندنی کەیسەکان لە ئاستی نێودەوڵەتیدا. ئەرکی هەردوو نەوەکە شاڵاوەکانی تاوانی ئەنفال بە تەنیا شاڵاوی کۆتایی هێنان بە ژیانی 182,000 مرۆڤی بێتاوان نییە، بەڵکو هەوڵێک بوو بۆ سڕینەوەی کولتور و داهاتووی نەتەوەیەک. لە ڕووی ئەرکەوە پێویستە هەردوو نەوەکە یاداوەریەکانی ئەنفال زیندوو ڕابگرن و لە پاڵ یادکردنەوەی ساڵانەدا وەک وانەیەکی سیاسی و مرۆیی بۆ ڕێگری لە دووبارەبوونەوەی هەر تاوانێکی هاوشێوە
خوێندنەوەی بۆ بکرێت و کار لەسەر ئەوە بکرێت. ئەنفال لە قۆناغی قوربانیدانەوە بپەڕێتەوە بۆ قۆناغی سەلماندنی بوون و ئاوەدانکردنەوە و بەهێز بوون.